سەرەڕای موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا نادرێت و بە بیانووی قەیرانی داراییەوە سەرجەم پێشینەکان ڕاگیراوە، بەڵام لە عێراقدا سەرجەم موچەخۆرانی حکومەتی عێراق سودمەندن لەو قەرزە و لەو پیشینانەی کە دەدرێت بە هاوڵاتیان و فەرمانبەران. ئەمڕۆ دەپرسین ئایا لەو هەموو داهاتە زۆرەی لە هەرێمی کوردستاندا هەیە بۆچی هاوڵاتیان و فەرمانبەران بێبەشن لە پێشینەکان؟ کێ بەرپرسی ئەم بارودۆخەی کە لە هەرێمی کوردستاندا گوزەر دەکات؟ لەگەڵمان بن. حکومەتی عێراق نەک ئێستا من ئاگام لێتی چەند جار 100 موچەی ئیسمی ئەیە بە مۆزەفەکانی جا 15 ملیۆن 10 ملیۆن بە هەموو شکڵێک هاوکاری مۆزەفەکانی کردووە لێرانەیە و ویستوشتی بەشێک لێرە بکاتەوە کە هاوکاری خەڵکی پێ بکە، ئەمان هەر نیان هێشتووە دیارە بۆی خەڵک سرنجی حکومەتی عێراقی ڕانەکەشێ بۆ هەموو شتە جوانیانیانەوە. وەڵاهی لە ڕاستیە خۆیەقی خۆیەتی وەکو حکومەتی مرکزی ئەمانیش ئەم قەرزە بچووکانە بن و ئەم قەرزە بچووکانە وەک جاران چۆن سلفەی زەواجانەیە و سلفەی خانوبەرانەیە و ئێساش با بەردەوام بن، خۆ داهاتێکی زۆرمان هەیە، ئێمە یعنی کەم و کوڕیمان هەیە لەو مۆزوعانەیە. حکومەت خۆی ئیهمالە حکومەتی هەرێمی کوردستان ئەگینا اختیاریان هەیە و ئەتوانن ئەنجا یەکشت دیری پێ بڵێم حکومەت خۆی باوکە، حکومەت ئەبێ باوک بێ وەکو قەزافی وەکو ئەم هین ئەم هیندێکە ئەوەی زوو بەڵێ ئەندێرە غاندی تۆ سێرەکەی باوکێک ئەچێتە کەبابخانەیەکەوە دڵی نایە دووشی کەباب خوا گەڕێتەوەڵێ مناڵەکانم لە ماڵەوە چی بخۆن من بۆ کەباب خۆم لێرە. حکومەت دەبێت دەوری باوک ببینێ کە سێرەکەی ئەوان خۆیان تەروپڕن میلەتەکەشیان ئاوایە ئەم هەموو گەنجە بێمەعاش و بێموچە و بە بێکار و کاسبی ئەسوڕێتەوە. لەسەر پێشینەکان پێشووتر چەند ساڵێک لەمە بەر حکوومەتی عێراق و ناوەندی هەرێمی کوردستانیش ئەو پێشینەیان نەدا بە گەنج سوودێکی زۆری لێبێنی، هەم لە ڕووی پرۆژەوە هەم لە ڕووی بێشی و بێکاریەوە هەم گەنجەکەیش داهاتەکەی بۆ ناوخۆها بوو. ئێستا چەند ساڵێکە لە دوای 2014 پێشینانە ڕاگیراوە. وەکو خۆم پێم باشە چەندها گەنجێ پرۆژەی تایبەتی خۆیان هەیە، بیرۆکەی جوانیان هەیە داوای پێشینەکات. پێشینەکان بۆ چوونی من حکوومەتی هەرێمی کوردستان پێشینە بات زۆر باشە، گەنج بێژ دانانیشێت، هەم داهاتەکەی بۆ ناخۆوە بێت، هەم داوای تعینات ناکات، داوای مافی خۆی ناکات، یعنی مافی خۆی سەرەتایە بێ هەبێتی. بەڵام ئێستا پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەو پێشینەیە بات. بابەتی قەرزی بچووک یعنی دامی خۆی لە هەموو وڵاتێکە حکوومەت ئەوێت با بڵین ئەبێت با بڵێم چۆن بۆ باسکەم ئەبێت ئەو کاسبکاری بچووک گەورە کات. بەس لێرە بالعکسە ئێوە کاسبکارە گەورەکەش بێنێتە خوارە وردە بێنێتە خوا تا حاڵەتی ئیفلاس بوون. ئەو کاری حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ بێ لەگەڵ میلەتەکەی خۆی و لەگەڵ هاوڵاتیانە ئەتوانێت تەفاومێک لەگەڵ حکوومەتی عێراقیە بکە، چەند لقێکی بانقی حکوومەتی عێراقی بێنێتە بە هەرێمی کوردستانەوە لە بەرەوەی خەڵک سوودمەند بێ، خەڵک لەم قەرزە سوودمەند بێ، کەسابەتێکی پێ بکە، ئیشێکی پێ بکە، بەس هەموو سەرچاوەکەی گێڕینەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان. خۆی ئێمە پێڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئێنە ئەم حکوومەتەی ئێمە بە کورت و بە کورتی بڵێن ئەمانە مافیان نە ئێڵن حکوومەتی عێراقی خزمەتی هەرێمی کوردستان کە نەخۆشیان خزمەتیان پێکرێت. تۆ نەمعاشیشانی تێ نەسلفێشە ڕاستە لەو پێش من ناڵم سلفێشان یاونەتی بەڵام زۆر دەمێکە لە 2014 ئێمە لە قەیرانی دارایی و بێموچەی و لێبڕین و ئەمانیان من پێیانڵم لێرەوە تاکەی ئەگەر سوچێک شوێنێکی باش هەیە کە یارمەتی ئەم مۆزەفانە ئیرێ خۆت پێت ناکرێ ئێوازیان لێبێنە با یارمەتەکان لە بەغاوە وەرگرن. ئەگەر خراپە بۆ خۆت نەو کردووە ئەین چوزانم نازانم ئێوە خۆتان هەچی مۆزەف و دار و بەرتانە لەوێ مەعاش وەرەگرن سلفە وەرەگرن لە پێشمەرگەکانتانەوە لەوەی کە لەسەر موچەکانی لەسەر بەغا ئەی باشە ئەم خەڵکە کە هیچی نەماوە دامەوە قورتان کردو بەسەریە. ئەگەرەکو ئەمان یعنی موچە بن و ئەمان ئەم قەرزە بچووکانە بن و سلفە بن و دەوری ئەبێت ئەزوڵێ کار و کاسبیەکە ئەزوڵێ حکومەتی ئیسفادەیەکا لەو سەرەوە. چەنەها گەنجمانەیە، چەنەها کەسی خاوەن شەهادە و خاوەن خیبرە و شتی باشمانەیە کە ئیمکانەتی ئەوەی نییە پرۆژەیەکی بچووک دروستکات. باشە تۆ وەرە دەستی بگرە
دەستی بگرێ بە ئەرک دەسە خۆشی کەمە بێتەوە ئەگەر تۆ تەلەبەیەکی جامیعەمان ئەگەر حکومەت دەستی بگرێت ئیتر داوای تەعیینبوونیش ناکات یەکاکە خۆپشاندانیش ناکات لەبەر ئەوەی یعنی ئەمان لێ ناگەڕێن وەکو خۆیان نیکە نێوان حکومەتی ناوەندەکەش بیکاتۆ لە ساڵێکە 6 مانگ موچەی لە سا 21 لێ بڕیوە 4 مانگ موچەی پێدرێ ئەژڵێ 8 مانگ من موچەم ماوە ناژێن حکوومەتی عێراقیش ئەو قەرزانە ئەو بانقی نێودەڵەتی عێراق بێت لە هەرێمی کوردستان لەق بکاتەوە و خەڵکی هەرێمی کوردستان سونمەن و خەڵکیش ئیسفادی لێ بکە و کەسابەتیش ببوژێتەوە شاریش ببوژێتەوە